مانجی ڕەمەزان مانجی ڕەمەزان ئەواتە ئازاردانی خەڵکانی تر میراڤ مانجی ڕەمەزان یعنی ئێمە لە مانجرم بە ئەماکەکە لەلابێ میراڤ مانجی ڕەمەزان دەستی پێکرد دەبێت خەڵکی تر ئازار بدەین پێت وایە کارێکی باشە دەبێت چۆن قسان لەگەڵ بکەین نەخێر بە جوانی قسان لەگەڵ بکەنیان ئازاریان بدەین و ماندویان بکەین بە جوانی باشە هاوڕێکانت بە ڕۆژون و ئەوانش بە ڕۆژون پێت وایە کارێکی باشە کە ئازاریان بدەی و لە کاتی یاریکردن بێتاقەتیان بکەی یان کاتێک ئەوان وانەیەک دەخوێن و زۆر بچیتە لایەن نەخێر باشەی دەبێت چی بکەین دەبێت بە ئەوانە قسەی مەکەن لەبەر ئەوەی بە ڕۆژون زۆر باشە بەڵێ وەرە ئێرە جانی من وەرە ئێرە میراڤ ئێمە لەگەڵ هاوڕەکان وا دانیشتوم قسە دەکەم یان یاریەک شتێک دەکەم بزانم چۆن دێ لامان یەکەم جار بێزارمان بکەن بڵێ دێ ئەو منیش دێمە لاتان خۆت بەمەدا بچێشە باشە یەک دوو سێ بەڵێ خۆت بێ ئەمەدا بچێشە دەی بن با یاریەکە بکەم و دەی با یاری بکەم با بڕۆین وازمانە بێنجار یاریەکە دەکەین یاریەکە بکەین ببینە واتە چی واتە ئێمە ئازار دەدا لە کاتێکدا ئێمە بێتاقەتین و بەڕۆژووین پێویستە تۆزێک لە بەرامبەر کاتەکانی تر کەمتر یاری بکەین و کاتێک حەزمان کرد یاری بکەین یان بەشداری شتێک بکەین چۆن بین بە ئارامی داوای بکەین دەنگیشمان نزمتر بێت لە جاران باشە هەر بژی دیبات هەر بژی دەست خۆش بێت کات سەپڵەیەکی بۆ لێ بدەم